ئیڤان هەرگێرە لە پێیان گەڕاوەتەوە. زیدان جوانە ئەگەر ڕۆناڵدینۆ لە یاریگادا بێترەوە سلگادە وەزعی شلۆقە ئەم پەشۆکیە چونکە ڕوبەڕی ڕۆناڵدینۆ بێتەوە بە شێوەیەکی ماتومان بتوانێت یاری لەگەڵاکەم ئەگەر بتوانێت کۆنتڕۆلی بکات چونکە یاریزانێکی بەرازیلی لێ هاتۆکە گەوراست باشترین یاریزانی جیهانیشە. بەڵێ بەڵێ باشترین یاریزانی ئەوروپاش دەرچوو دوێنێ ئەو فاوڵش 3 جار فاوڵ بوو لە سەلگادو اینجا نەبژیان یاریەکە کە دێ فاوڵ ئەوش تەنامە بەستی ئەوە بوو مەقسەدبی توێ ڕۆناڵدینۆ ئیسفادە لە تۆپەکە بکات. ئەم حاڵەتش فاوڵێکی تەیە بەڵام بەوەی ئیسفادەی تۆپەکە بۆ دیکۆ ناوژیان یاریەکە چاوپۆشی عەسابیان کە ئاواکەن سوودمەند نابن یانی ڕێڵ مەدرید لەگەر یاریەکان چونکە ئەوان پێویستیان بەوەیە زۆر بە ئێمنی زۆر بە باشی یاری بکەن تاوەکو بتوانن هەر نەبێ گۆڵی یەکسان تۆمار بکەنەوە لە تایمی دۆما بە ئیسراحەت بۆ بردنەوە یان فەوز یاری بکەن. تۆ بلای مارکێزە یاریزانی مەکسی جوانە 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 بەڵێ ئۆلیڤیۆر زۆر جوانە تۆپەکەی پێیە تۆ چۆن ناوەڕاستی یاریگا چاپی تۆپەکەی پێیە ئیتۆ پاسادی کورد